بەڵێ بەهار سلااوت لێ بێت دیارە شەوی ڕابردوو لە دوای کاتژمێر 8:30 شەو ڕووداوێکی هاتوچۆ لەسەر ڕێگای هەولێر کەرکووک ڕوویدا ئەو شوێنەی کەملی لێ شوێنی ڕووداوەکەیە دیارە ئەگەر گۆرانی هاوکارم وێنەکان بگوازۆتەوە ئێرە دسرێکی لێیە ئەو دسرا ئۆتۆمبیلێکی زۆری یارس توێتە بە ئاراستەی ئەو دسرە دێتە خوارەوە بە ئاراستەی شەقامی 6 مەتری بەڵام کە دێتە خوارەوە لە دسرەکە ڕاستەوخۆ دیارە بەپێی قسەی بەڕێوەبەری وتەبێژی هاتوچۆی هەولێر ئاماژە بەوە دەکەن کە ئۆتۆمبیلەکە بە تیژەویەکی زۆر هاتوتە خوارەوە لە دسرەکە لێرە لە کاتی هاتە خوارەوەی لە دسرەکە کۆنتترۆلی خۆی لە دەستدا شوفێرەکە لە ئەنجامدا ئەو ڕەسیفە بربەستە دەبڕێت و دێتە سایدی هاتن ئەو سایدێک کە ئێمە لێی وەستاوین لێرە خۆی لە ئۆتۆمبیلێکی دیکە دەدا ئۆتۆمبیلێکی دیکەی زۆری هەمان یارس توێتا بووە کە بەپێی قسەی خانەوادەی ئەو یارسەی ئەو بەرە 4 کەس بوونە 4 گەنج بوونە تەمەنیان لە نێوان 18 بۆ 19 ساڵ بووە کە دویان کوڕی پوری یەکترن ئەو 4 کەسە هەر چواریان پۆلی 12 ئامادەی بەشی زانستین دیارە بەمەبەستی بەسەربردنی کاتێکی خۆش و لەفە خواردن هاتوونەتە دەرەوە بەڵام لێرە تووشی ئەو ڕووداوی هاتوچۆیە بوونە بەپێی قسەی خانەوادەی ئەو 4 کەسە ئەوان هەر سواریان ژیانیان لە دەستداوە لە نێو ئۆتۆمبیلەکە و وتەبێژی بەڕێبەرایەتی هاتوچۆی هەولێر ئاماژە بەوە دەکات کە شوفێری یارسەکەی دیکەش کە ئەوەی لە سایدی ئەو بەرەوە هاتۆتە ئێرە ئەوی ژیانی لە دەستداوە واتە بە قسەی بنەماڵەی ئەو کەس گەنجانە و هەروەها وتەبێژی پۆلیس بێت پۆلیسی هاتوچۆ 5 کەس لە ئێستادا لە ڕووداوەکە ژیانیان لە دەستداوە بەڵام تا ئێستا بە شێوەیەکی فەرمی ئەوە بڵاو نەکراوەتەوە و کەسێکیش بریندار بوو چکە ئەو ئۆتۆمبیلەی زۆری یارسی ئەو بەر کە هاتۆتە ئەو بەرە شوفێرێک و سەرنشینێک بوونە لە ئێستادا بە قسەی وتەبێژی هاتوچۆی هەولێر شوفێرەکە ژیانی لە دەستداوە و سەرنشینەکەش بریندارە بەڵام بنەماڵەی ئەو خانەوادەیە ئەو یارسەی ئەو بەرە کە خۆی پێداکێشاون کە هەر چواریان گەنج بوونە تەمەنیان 18 بۆ 19 ساڵ بوو ئاماژە بەوە دەکەن کە ئەوان هەر چواریان گیانیان لە دەستداوە و تەرمەکانیان شەوی ڕابردوو دوای ئەوەی کە لە پزیشکی دادی پێیان دراوەتەوە لە ئێستانە ناشتراون و باسیش لەوە دەکەن کە وەک باسم کرد ئەوان بەستی بەسەربردنی کاتێکی خۆش و لەفە خواردن هاتوونەتە دەرەوە و تووشی ڕووداوی هاتوچۆ بۆ دەمەوێت ئاماژە بەوە بکەم کە لە ساڵی 2020 بەپێی ئاماری بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی هەرێم هەرچەندە قەدەغەی هاتوچۆ و کەرەنتین هەبووە بەڵام لە هەرێمی کوردستان 432 هاوڵاتی گیانیان لە دەستداوە هەروەها 4772 کەسیش لە ژن و لە پیا و بریندار بوون کە بەشێکیان بەهۆی ڕووداوەکانی هاتوچۆ تووشی کەم ئەندامی بوون. بەڵێ